دیارە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەهۆی ئەو حکومڕانیە خراپەی لە ماوەی ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستانەوە لە عێراق بە شێوەیەکی گشتی کە کراوەوە بەهۆی ئەو قێرانەیەک لە دوایەکانی ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە گشتی عێراقی بۆتەوە هەم لە نەبوونی موچە لە کاتی خۆیانەوە نەبوونی هەلیکار بۆ گەنجان و نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان دیارە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵان کۆچکردن بە ڕێژەیەکی بەرچاوتر و دیارتر بەرە وڵاتانی ئەوروپا و لەلایەن چینی گەنجانەوە بە تایبەتی بەردەوامی هەبوو بەرە وڵاتانی ئەوروپا دیارە بەپێ و ئامارانی کە لە لای دەستگای لوتکە تۆمارکرا زیاتر لە 40,000 هاوڵاتی لە تەواوی وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە بەداخەوە لە ڕێگەی جۆرا و جۆریشە ئێمە نزیکی بەسی کەسێکمان هەیە کە لە ڕێگەی وشکانی و دەریایی وە لەم جەنگەڵەی بیلاڕوسیاش کە بوون بە قوربانی کە دەکەسیان تاوەکو ئێستا تەرمی دیار بۆمەی ماوەی دەمانگ بۆیان زەمانیان ڕابردوو توانیمانە تەرمەکانیان بگەڕێنینەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق و ئەوانشی کە بێسەر و شوێنن مەلەفی تایبەتیان بۆ کراوەتەوە هەتاوەکو لەلایەنە پەیوەندیدارەکانەوە بتوانین چارەنووسیان بۆ کەسوکارەکانیان دیاریکەین ئەوەی لە ماوەی 24 کاتژمێرە ڕابردوو دیارە بۆتە جێگەی باس و خواسی دەستگاکانی ڕاگەاندن لەسەر ئاسی ناوخۆ و ئاسی دەرەوەی وڵات ئەوەیە کە زیاتر لە 2000 کۆچبەر لە سنووری بیلاڕوسیا خوازیارن کە یانی خۆیان بگەن بە وڵاتی پۆڵەندا و لێش و خۆیان بگەنن بە خاچی وڵاتانی یەکێتی ئەوروپا دیارە ڕێژێکی بەرچاو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقی تایە کە لەسەر و سنوورن لە ئێستا لە چاوەڕوانی ئەوەن کە سنوورەکان تێپەڕن ئێمە لە 26 ئامارەکان خوار و 35,000 کەس بۆ کە ڕامانگەیانەوە و لە ئێستا باز لە 40,000 کەسەکەین ئەوەیە کە لە وڵاتانی ئەوروپا و لەلایەن نوێنەرایەتەکانەوە بەدەستمان گەشتۆ دیارە ئەم ئامارەکە باسەکرێ ئەوانن کە داوانامەی مافی پەنابەریان لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا پێشکەش کردووە بۆ سەر و تەمەن 18 ساڵان نەک ئەمانی کە لە ئێستا لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا وەیە لە وڵاتی تورکیانیا لە وڵاتانی بەڵقانن داوانامی مافی پەنابەریان پێشکەش نەکردووە بۆیە ئەمانە ئێمە ناتوانین بە ئامار وەریانگرینەوە و لە ئەمانە لە شوێنەکانین لە کەمپێکانین کە ئیحسایی کرابێتن و پێت بدەنەوە یەکلا نەبوونەتەوە ئایا ئەگەن بە وڵاتانی ئەوروپا چانس یاوەریانە بێت داوانامی مافی پەنابەری وەرەگرن یاوەری ناگرن ئەمە ئێستا ئەگوزارێت ئەگەر پێشتر پێمان وتبێت کۆچ ناچاری نەسەر پێ بڵین هەڵاتن لە نیشتیمان ئەم وڵاتنەش بەڕاستی هۆکارەکانی زۆرن هۆکاری سیاسی هەیە ئابووری هەیە کۆمەڵایەتی هەیە ئازادی هەیە هەموو ئەم هۆکارانە بۆ خۆیان بوونەتە هۆکارگەلێک کە وابکات لە تاکی هەرێمی کوردستان وڵات جێبێ هەڵەیە لە نیشتیمانەکەی هەڵبێت بەداخەوە گوتمان کار لەوانە ماوە پێ بڵێن کۆچ من بەدواداچوونێکی زۆرم کرد بۆ ئەو بابەتە بۆ هۆکارەکانی کۆچ و قسم لەگەڵ ئەو خەڵکانە کرد کە کۆچیان کردووە نموزەجێکم لێ وەرگرتن قسم لەگەڵ هەندێک لە قاچاقچیەکان کرد قسم لەگەڵ هەندێک لە خاوەنی نووسنگەکان کرد ئەوەم بۆ دەرکەوت کە بەڕاستی کوردستان لەژێر هەڕەشەیەکی مەترسی دارایە هەڕەشەیەکی جدی بۆ داهاتووی هەرێمی کوردستان لەوانەیە ئێستا هەستی پێ نەکەن بەڵام لە چەند ساڵی داهاتووە بەجددی هەستی پێەکەین وەک بە پرسیارەتیەک وەک تاکێکی ئەم وڵاتە وە کەسێکە لە خەمی نیشتیمانەکەمام پرۆژەیەکم ئاراستەی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان بەخۆیان و جێگرەکانیانەوە واتە بە هەر سێ سەرۆکایەتێکە کرد پرۆژەکە ئەوەیە کە ئەبێ خەمێکی جدی بخورێت بۆ ئەوەی کوردستان لەم تەنگەژەیە لەم مەترسی ڕزگار بکەین کە لە ساڵانی داهاتوە یەخەمانەگرێ بۆ ئەمەش قورس نییە گران نییە لێکۆڵینەوە لە وڵاتانی تر بکەین بزانین چۆن توانیویانە لەو قەیرانانە دەربچن بەڕاستی من خۆم لێکۆڵینم لە چەند وڵاتێک کرد و حالن خەریکیەوەم کە یەکێک لەو وڵاتانەی بنمونە سنگافورە ئێستا حالی خەریکی ئەوم لێکۆڵینەوە لە وڵاتی سنگافورە ئەەکەم چۆن توانیان لە ماوەی 30 ساڵە لە وڵاتی پڕ لە چۆنەڵێ زۆنگاوەکانەوە ڕێک بۆ ناونیشانە لە وڵاتی پڕ زۆنگاوەکانەوە بگەنە ئەوەی کە ئێستا خاوەنی بەهێزترین ئابووری جیهانن یەکێک لە بەهێزترین ئابووریەکانی جیهان ئەمە ئیرادەیەکی ویستووە ئەم ئیرادەیە بێ لە خۆمانە بیچێنین داوام لە هەرسە سەرۆکایەتەکەی هەرێم کردووە بەڕاستی خۆیان ڕاوێژکارەکانیان خەڵکە نزیکەکەی کە لێیە لەگەڵیانە بتوانن هەڵبسن هەڵمەتێکی نیشتیمانی پرۆژێکی نیشتیمانی ڕابگەێنن بۆ ئەوی گەنجەکان و خەڵکی کوردستان لەگەڵ خۆیان ئاشت بکەنەوە لەگەڵ نیشتیمان ئاشت بکەنەوە ئەگەر خۆشیان ناتوانن ئەوە بکەن خەڵکێک هەیە کە ئەتوانێت شان باتە بەر ئەو بەرپرسیارەتیە کە من خۆم یەکێک لەوانم شان باتە بەر ئەو بەرپرسیارەتیە و ئەو پرۆژەیە دابڕێژێت بەڵام بە شەرتێک دەسەڵات نیەتی جێبەجێکردنی هەبێت بەڕاستی لەبەرەوەی ئەم کوردستانە هیچ ژیانێکی تیانە ماوە هیچ خۆشیێکی تیانە ماوە هیچ
دەسەڵاتێکی تیانەماوە بەڕاستی یعنی ئێستا ئەوەی ئەمڕۆ لێرەیە هەیە کوڕی مەسوولەکانی خۆن کوڕی بەرپرسەکانی خۆن تێگەشتی گەنجەیەکا کە ئەسوڕێتەوانە دینارێکی لە باخەڵا نییە بەڕاستی کابرا مەجبورە ڕووەکاتە هەندەران گەنجی بینیوە ڕووی کردوتە هەندەران لەوێ ژیانی خۆش بووە یەتەوە ژیانێکی ئایلافەژی لێرە تێگەشتیڵە منیش گەنجێکم بۆ تەمەنێکی خۆم لێرە بە فیڕۆبەرم بەڕاستی من خۆم شخصی خۆم ماڵ و مناڵم هەیە سوێم بەخوا ماڵ و مناڵ نەبووایە یەک سانیە لەم کوردستانە دانانیشتم لەبەرەوەی هیچ خۆشیێکی تیان نەماوە بۆ ئێمە ئەم کوردستانە ئەوەی ئەیخوات کوڕی بەرپرسەکان و کوڕی مەسوولەکان و هیچی تر خۆی لە ڕاستی ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان کە ئەم بارودۆخە عنی کاریگەری لەسەر بە تایبەتی گەنجان و کە ژن و مناڵیش ئەڕواکە ئەڵەیشن یعنی لەوانەیە ژن ئەوەی نەهامەتی مناڵەکانی بینی بێ کوڕە بێکارە کچەدانە مەزراوە خریجن هەمووی لە ماڵەوە و ئەم زروفی بێمەعاشی و بازار گرانی و کاریگەری لەسەری ئەوەیە کە ئەڕوات ئەبینێ کە مناڵەکانی بەو نەوعەیە تەحمولی ناکە و نییە بەو نەهامەتیە بیان بینێ لەوانەیە کاری تێ بکە و ئەو بڕیارە باکە لەگەڵ یان کۆچ بکە